ئێمە ئەمڕۆ کۆبنەوەیەکی ڕاشکاوانەمان کرد لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بە ئامادەبوونی هەردوو مامۆستا و سێ تەوەر کە قسەمان تێدا کرد. یەکەم بارودۆخی هەرێمی کوردستان، هەم لە ڕووی سەربازیەوە وەکو مامۆستا باسی کرد ئێمە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بەرز دەنرخێنین و پاشان وەزعی هەرێم و ئەو چەق بەستووە سیاسیە پرسێکی گرنگی کۆبنەوەی ئەمڕۆمان بوو. دواتر پەیوەندی نێوان هەردوو لامان وەکو دوو هێزی سەرەکی ئیسلامی لە کوردستان و پاشان وەکو کار و پرۆژەی ئیسلامی و پەیوەندی هەردوو لامان بە لایەنی سێمەوە کە برایانی بزوتنەوەی ئیسلامی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و تاکیدمان لەوە کردەوە کە بە مانگانە بە شێوەیەکی دەوری کە لە مانگ تێنەپەڕێ وەکو بابەتێکی ئاسایی ئێمە بە حوزوری هەردوو مامۆستا لیژناوە بەشەکەمان کۆ ببینەوە، هەم پەیوەندی نێو خۆمان باس بکەین و هەم لەسەر وەزعی سیاسی ڕاوەستین و هەوڵ بدەین ڕاکانمان یان یەک بخەین یان لە یەکی نزیککەینەوە و دواتر لەسەر کار و پرۆژەی ئیسلامیش ڕاوسەرنجی خۆمان هەوڵ بدەین یەک بخەین لە نێو خۆمانەوە چۆن لەگەڵ لایەنی ئیسلامی و ڕەوتی ئیسلامی و ڕێکخراوەکانی تر کۆ بینەوە. دیراسە و تاوتێکردنی پرۆژەی ئەو پرۆژەیەمان کرد کە بۆ نێوان هەردوو لاو بۆ یەخستنەوەی ناوماڵی ئیسلامی کوردستان پێشتر لە هەردوو لاولایەن هەردوو لاو ئامادەمان کردبوو و لە ئەنجامیەوە گەیشتینە چەندین خاڵی هاوبەشی باش بۆ بەرەو پێشبردننی پرۆژەکە و بڕیارمانداوە کە لەمەلا کۆبوونەوەی دەوریمان ئەبێت وەکو دوو قۆڵی و هەروها سێ قۆڵی لەگەڵ برایانی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و پاشان چوارچێوەکە فراوان ئەەکەین کە نوێنەری ڕێکخراوە ئیسلامیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەسایەتی ئیسلامیەکانی ساحەی کوردستان تایە بەشدارە بن بە ئومێدی ئەوەی کە بتوانین چوارچێوەیەک بگەینە پێگەێنانی چوارچێوەیەک بۆ ئەوەی کە یەخستنی ناوماڵی ئیسلامی کوردستان بە ئاراستەیەکی وەها کە خزمەت بکە بە حاڵەتی ئیسلامی کوردستان و خزمەت